لو حاجة من تعبير كد وبان مرض كورونا خود زانید ای فترة تقریبا یک سال ونین مجا ای مرض انتشار كردية لهمو عالمه فبحث كد وبان كورونا همو انساني وقتی جنت كورونا راسن قابيقه بسا دانش لمالا ونتوانس بجد شونيتر او كيترش لو حقم تعبير كد وبان تحمل مسؤوليه مثلا باوك تشون تحمل مسؤوليه من الكد داك تحمل مسؤوليه من الكد هەمیشە لە تابلۆکاندا لە ڕەنگەکاندا ئەمەوێ ئومێد بیشاندەم بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ گروپی هونەری دڵخواست ئەم پێشانگای شێوەکاریی بۆ 38 خانم کردوێتەوە کە لە سەرجەم شارەکانی کوردستان و توانم بڵێم هەولێر سلێمانی دوهۆک زاخۆ خانەقین کەلال کفری بە خۆشحاڵی وەکو خانمێک هەموو بەجلی کوردیەوە لەم پێشانگایە بەشدار بووین. ئەمە زمانە پێشانگایە ناسانی بەهرەکانی گەنجانە بە خەڵکی وە ڕخنەیەکیش لە حکوومەت وەکو بڵین ئەم شوێنە گەشتیاریانە هەیە کە نەیپارێزن با بڵین ئەم شوێنە مێژویانە ناپارێزنەوەکو خۆی وەک بڵێ قەدر و قیمەتی ناگرن کە چەند ساڵە هەیە و گرنگیەکی وای پێ نادەن بە گشتی تابلۆکانشم لە ڕووی سێ تابلۆم هەیە ستایلێکی کلاسیک ئیشم کردووە لەگەڵ دوو مۆدێل. بەژاریکردنە پێشانگایە بەرەو پێش میبرد و زیاتر خەڵکم ناساند و هونەرمەند زیاتر منی ناساند و پێشانگایەوە زۆر باشە بۆ هونەرمەندەکان بۆ ئەوەی کە هونەرمەندەکانی ترش بیان ناسن و خەڵکی ترش تابلۆکانیان ببینن. این نمایشگاه عکس ما احساسمون اینه که مردم جوانهای امروز حلبچه، نوجوانهای حلبچه و نسل امروز حلبچه خیلی نسبت به گذشته خودشون ممکنه شناختی نداشته باشن و این عکس ها رو باید ببینن که جنگ چه بلایی سر اینا آورده، جنگ چه آسیب به اینا زده. یه بخشی از این تصاویری که داریم می‌بینیم تصاویری که بالاخره هواپیماهای رژیم بعث تو اون ایام اومدن اینجا رو بمبارون کردن و صدام مردم خودش رو به شهادت رسوند. ئەمڕۆ ئەو وێنانە ئێمە گەڕاندەوە بۆ ڕۆژە شومەکەی 16 1970 کە چ گەورە تاوانێک لە شاری هەڵەبجە ڕوویە چۆن بەجارە 5000 پەپولە لەم شارەیە بە قەدەغاوترین چەکی کۆکوشکە گازی کیمیایی بوو 5000 کەس لەم شارەیە خنتیێنرا.